کاک ئەتهەم بۆ ئێرە و پشتیوانی بۆ کاگەدەم و بۆ سەرکردایەتی پارتی بوو لە شاری سلێمانی و لە هەمان کاتە پرسە و سەرخۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆری شەیدبوونی شەید ڕزگارەوە بە پارتی دیموکراتی کوردستان و خەڵکی شارەکەمان و گەلەکەمان ڕادگات. کاک حاکم بڕیار بوو بزودنەوەی گۆڕانیش هاو شاندیەوە بێ بۆچی لە دواییدا ڕەت کرایەوە هاتنەکە ڕەت نەکراوەتەوە ئەوانی سەردانەکەن و سەردانەکانیشوان هەموو بۆ یە خستنەوەی ماڵی کورد یەک ریزی حیزبە سیاسەکان یەک ریزی گەلەکەمانە لەبەرەوە ئێمە باوەڕمان بە بیر و باوەڕی جیا بۆ چوونی جیا دیدی جیا هەیە بۆیە پێویستە لە هەرێمەکەمانە هەمومان پێکەوە بەرپرسیارەتی مێژووی بەرامبەر گەلەکەمان و میلەتەکەمان لە ئەستۆ بکەن. ئەگەر کاکەدەم ببوورە ئەگەر پێگوڵان سەردانیەوە کاک پێشوازی دەکەن بێگومان پێشەوازی لەیەکی ئەگەر بۆ ئیتفاقی سیاسی بێن دانیشتنیانی بۆ ئیتفاقیەی سیاسی لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان دانیشن و ئیتفاقێکی هەروەکو جەنابی حاکم ئاماژەیان پێ کرد بۆ هاتنیان بۆ ئێرە ئێمەش بە خێراتنێکی گەرمی برایان ئەکەین لە مەکتەبی سیاسی و لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم برایەتیە لە ماوەی مێژوویەکی دوور و درێژدا لە نێوان ئەم دوو حیزبەدا هەبووە و ئومێدوارم و هەرواش ئەبێ بەردەوام ئەبێ تاکو گەیشتنی ئەم ملەتە بە ئامانجە بەرزەکانی خۆی. ڕژنیە بۆ بەرامبەر بە ڕێکەوتنەکەی نێوانێکی نیشتیمانی کوردستان و بزوتنی گۆڕانیەوە ئەمڕۆ بیانەتان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەیانیەی پارتی دموکراتی کوردستان لەلایەن مەکتەبی سیاسی پارتی لەسەر اتفاقێک دەرچوو ئەمە نەزەری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بوو. دەستەکەن کاکە دەمەستەکەن ئەم جۆرە سەردانانە هەنگاوێکە بێ بۆ ئاشتەوای سیاسی لە باشووری کوردستانەکە دوایش کاک حاتمەجان هیچ گومانێک تێدا نییە هیچ گومانێک تێدا نییە بێ ئەوەی کە ئێمە لەگەڵ یەکتردا بنیشین یەکتر ببینین و هەمومان کە خەمخۆری دۆزی ڕەوای ملەتەکەمانین ئەم دانیشتنانە هەموو لەم ئاستەوایان لەم باوەرەوە تەرتیب لە ئاشتەوای سیاسی لە نێوانیانە یا ئێوە زەمینەتان بۆ ساز کردووە کە ئاشتەوای سیاسی دروست بێت ئەو ئاشتەوایی سیاسی ئەرچی هەموو لایەکمانە ناکرێ هیچ لایەنێکی سیاسی دش بە ئاشتەوایی میلەتەکەمان بێت کێشەکانمان قەیرانەکانمان گرفتەکانمان چەندە گەورە بن قابلی چارەسەرە لە نێو خۆمانە کە ئێمە باشترین ڕێگا بۆ چارەسەری کێشە و قەیرانەکانمان چارەسەری ڕێگەی گفتوگۆ و دانیشتنە ئەتوانین بە گفتوگۆ و دانیشتن خاڵی ناکۆک یان ناکۆچیەکە بێ ئەتوانین دابنیشین و بیرروڕای خۆمان بگۆڕینەوە بە مەبەستیەوەی کە بتوانین چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزینەوە لە خزمەتی میلەتەکەمان لە خزمەتی نەتەوەکەمان کاوارچی هەموو لایەکمان دیموکراتی کوردستان کرد ینی ئەو شاندەی ئێوەکو مەکتەبی سیاسی بۆ دواکەویا پێوە بە تاکید سەردانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان جەبی بە هاوبەشێکە لەگەڵ بزودنەوەی گۆڕانەکە حاکم بە هاوبەش بێ ئەیکەین بە جهاش بێ ئەیکەین گرنگەوەی ئێمە پێکەوە هەمومان بەرپرسیارەتی مێژووی میلەتەکەمان لە ئەستۆ بگرین و ئەو بەرپرسیارەتێش لایەنە سیاسیەکان هەمویان لە ئەستۆیانە هەرێکەی بە پێی پێگەی خۆی مێژووی خۆی خەباتی خۆی تێکۆشانی حاکمەتی هەمیشە وتراوەی نیشتیمانی کوردستان بۆ خەنداوانی ئەوگیریکە لە لایەنەکان بەشێکی لە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەر نێوەندگیریمان نەکردو خۆڵان بەشێکی لە پرۆسی سیاسی بەشێکی لە گرفتەکان بەشێکی لە کێشەکان ئەوە نییە هەر نێوەندگیری و کەنێمە بەشداری لە حکومڕانیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بەشدارین لە مقاومەی ئازایەتی و جوامێری و فیداکاری و قوربانیدانی هێزی پێشمەرگەمان دژ بە تیرۆر لەبەرەوە خۆشمان بەشێکی لە پرۆسە سیاسەکە و بەردەوامی شەبین ئەم دەستپێکێکە ئەمڕۆ لە چەند ڕۆژی داهاتووشا سەردانی لایەنە سیاسەکانی ترەکەین بۆ ئەوەی کە هەمومان پێکەوە وەکو لە سەرەتاوتم بەرپرسیارەتی مێژووی بەرامبەر ئەم گەلە ئەم نەتەوەیە گەلی کوردستان پێکەوە هەڵبگرین. دوو پرسیار بێ بۆ کۆتایی سەرکردایەتی کێ هەڵبەش وا بڕیار بوو لە نێوانی نیشتیمانی کوردستان و بزودنەوەی گۆڕانە پێک بێت
پێگەێنانی ئەم سەرکردایەتێ بە چۆ گەیشت بووە ئایا لە چەند کەس پێکدەوە وا بڕیاری شتە دەنگۆی ئەوە هەیە کە نوێشروان مستەفا لە یادی یەکێتی نیشتمانی کوردستانە وتاری هەیە ئێوە تا چەند بەنسبەت سەرکردایەتی هاوبەش لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە وەک لە ڕێکەوتنامەکە هاتووە بۆ هەنگاوی جددیترە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لەگەڵ لایەنە سیاسەکانی ترا پێکەوە هەمومان کێشەکانمان چارەسەرکەین واتە ڕێکەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە هەمی بڵاو کراوەتەوە بۆ ڕای گشتیش یەکەم بۆ خزمەتی ناوماڵی کوردەواتە یەخستنەوەی ناوماڵی کورد دش بە دوو ئیدارەیە پشتیوانیە بۆ ڕیفراندۆم و سربەخۆی گەلی کوردستان کە بە مافێکی ڕەوا و قانونی دەزانین واتە ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی کە چارەسەری کێشەکانمان لە هەر شوێنێک بێت لە هەر جێگەیەک بێت لە هەر ژین ناوچەیەکا بێ پێکەوە هەنگاوی جدی بۆ بنێ لە لیژنە هەیە لە لیژنەکە پرسیارکە.